هێژار سڵاو لێ بێت سڵاو سەرچاوان بەخێر کاتت بە ستاندەر هەندێک پرسیارمان هەیە لەبارەی هەڵبژاردنەکان و هەروەها هەڵوێستی یەکێتی لەبارەی هەڵبژاردنەکان کە ئێستا هەیە و وایە مانگی 6 هەڵبژاردنەکان بەڕێوەچن لە هەرێمی کوردستان. من پرسیاری یەکەم ئەەکەم یەکێتی ئایا بەردەوامەتەوەکو ئێستا لە ئامادەکاری بۆ هەڵبژاردن سەرڕایەوەی کە دەنگۆی دواخستنی هەیە؟ بەخێر بێن سەرچاوان. وەکو دەزانن ئەو هەڵبژاردنە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی دەدا لەسەر بنەمای ئەوەی ئەمەرسوومێک سەرۆکی هەرێمی کوردستان داوای کردووە وادەکەشیانی بۆ دەستنیشان کردووە کە لەو ڕۆژەدا کەواتە دەی حوزێران ئەو پرۆسەیە ئەنجام بدرێت. دوای ئەوەی دادگای فیدرالی بەغدا کێشەکانی یەکلا کردەوە لە شێوازی بازنەکان و کۆتاکان و کۆمیسیۆنیش ڕێکارەکانی خۆی دەرکرد. ئێمەژۆک و قوارە سیاسێکچی بەشدار بوو لەگەڵ کۆمیسیۆنی عراقی ئامادەکاری خۆمان کردووە لە ڕووی کاندید و ئیشەفەنیەکانی تر لە لای ئێمە بڕیاری تەواوی کۆمیسیۆن و حکوومەتە هەموو حکوومەتی هەرێمیشە ئەو هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام بدرێت و تاوەکو ئێستاکەش ئێمە لەگەڵ دواخستنی نین. باشە پارتی بە شێوەیەکی فەرمی هیچ پەیامێکی داوەتە یەکێتی لەبارەی دواخستنی هەڵبژاردنەوە؟ وەکو بۆ ئێمە پەیامی پارتی پێوەست بەوە ناکات بیداتە ئێمە یان بیداتەیەکی دیکە ئەمە پەیام لە سەرۆکی هەرێم وەردەگیرێت بۆ کۆمیسیۆن ئەوەی تریش کۆمیسیۆن بڕیار دەدات. وەکو لایەنەکانی کوردستانیش هەموو لایەنە کوردستانیەکان هەموو لایەنە کوردستانیەکان حەب بە حزبی زەحمەت کێشان و حزبی سۆسیالیست و شوعی و برایانی ئیسلامیەکان و معارەزەکانیش هەمومان لاریمانی لەسەر ئەو هەڵبژاردنە و لەسەر پاچی بێگردی ئەو هەڵبژاردنەی کە لە داهاتوو دەکرێت جگە لە یەک لایەن نەبێت کە تەنها ئەو تێبینی خۆی هەیە گەنە هەموو لایەنە کوردستانیەکان کۆکن لەسەر هەڵبژاردن لە وادەی خۆیدا. باش ئەگەر هەڵبژاردن دوا بخرێت و نەکرێت هەڵوێستی یەکێتی چی دەبێت لە بەرامبەردا؟ هەڵوێستی یەکێتی هەر کاتێک هەڵبژاردن کرا ئێمە لەگەڵ هەڵبژاردنیش ئەگەر بە بڕیاری ڕسمی کۆمیسیۆن و بە بڕیاری ڕسمی دوا بخرێت ئێمە هیچ لاریمان نییە یاسا چۆن بڕیار بدات ئێمە لەگەڵ یاساینا. بەڵام وەکو یەکێتی حەز ناکەین هەرێم تووشی فەراغێک ببێت لە هەڵبژاردن وەکو ئەو فەراغی کە لە پەرلەمانی کوردستان تێکەوتون وەکو ئەو فەراغی کە لە ئەنجومەنی پارێزگاکان تێکەوتونە. بەڵام فەراغی هەڵبژاردننی ئەگەر دوا بخرێت هەرێمەکە دەکەوێتە بەرپرسیار دەکەوێتە خەتەر دەستی چارەسەرەکە لە دەستی ئێمە نامێنێت بەداخەوە ئەگەر بگاتە ئەوەی ئارێمەکەمان بگاتە خەتەر بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کات قسەشی تری دەبێت لە بۆی یەکێتی خۆی بە ساحبی ئەو هەرێمە دەزانی خینی بۆ ڕشتووە. ئەگەر بێت و هەڵبژاردن دوا بخرێت ئیفرازاتەکانی دوای دواخستنی هەڵبژاردن ترسناک دەبن بۆ هەرێمەکەمان. باشە زۆر باز لەوە دەکرێت کە هۆکاری بەشداری نەکردنی ئەو لایەنە سیاسیە ئەوەیە کە پەنجەمۆری دەنگدەرانیان ناخوێنرێتەوە دەنگدەرانیان بێ بەشکراوە لە یانیەوەی کە مافی هەڵبژاردنیان هەبێت کە نزیکەی 400,000 کەسە لەسەر ئەوە ئێوە چیتان هەیە؟ ئەمن لەسەر هەولێر زیاتر دەتوانم داتا و ڕقەمەکان باز بکەم. لەسەر هەولێر ئەمە لە 1,336,000 دەنگدەر کە حەقی دەنگدانی هەیە لە هەولێر 1,20,000 بایۆمەتری کردیە کەواتە 300,000 کەس بایۆمەتری نەکردیە. ئەو شتە بۆ چەندین ساڵە ئەمە پێوەی دەناڵین لە ناوی زیادە لە ناوی مردوو لە ناوی دووبارە ئەوانە ناتوانن بایۆمەتری بکەن تۆماتیکیان لە بۆ حزوری خۆی دەوێت تۆ کە بایۆمەتری دەکەی دەبی خۆت پەنجەمۆرەکە بکەی. ئەوە لیستەکە بەشێکی لێ پاک بووە. باشە بەشێکی تری ئەمە دەپرسم لەو 1,20,000 کە کردیتی ئێستا کارتەکان نەوا لە بنکەکانی تۆماری دەنگدەران مایتەوە ناچی بیهینتەوە نزیکەی 300,000 کارتیش لە ناو بنکەکانی تۆماری دەنگ خەڵکەکە زیندووە ماوە بایۆمەتری کردیە ناچی بهینیتەوە. ئەوە هەمووی نەتیجەی ناڕازی و ناڕەحەتی ئەو خەڵکەی بووە لە حکومڕانی وڵاتەکەی خۆمان. ئێمە دەبایە بچین ئەوانە چارەسەر بکەین لە هەڵبژاردنی ڕابردوو ڕێژەکەمە خەڵک بەشداری دەنگدانی کرد. دەبایە بە دوواداچوون بۆ ئەوە بکرێ کێشە و گرفتەکانیان چارەسەر بکەین. لەو ڕێژەیە کە باسم کرد بایۆمەتری کردیە حەقی دەنگدانی هەیە ناچی کارتەکەی خۆی بینتەوە بۆ خۆی بتوانین دەنگەکەی هیوادارم لێرەوە هەر ئەوانەی کە ناچن کارتەکانیان بهێنەوە بایۆمەتریشان کردێ بگەڕێنەوە سەر ئەوەی کارتەکانی خۆیان بەشداری ئەو پرۆسەیە بکەم. پرۆسەی گۆڕانکاری لە حکومڕانی بە گۆڕانکاری خۆشمانەوە بی خۆشمانەوە گۆڕانکاری لەسەر بکرێت بۆ ناکرێت ئەم پۆستێکی فەیسبوک بکەم لایکێک بکەم کۆمنتێک بکەم. گۆڕانکاری لە پشتی کابینەی دەنگدان دەکرێت.
ئەو کەسەش هەموو خەڵکیش ئازادە کە دەچیتە پشتی کابینەی دەنگدان دەنگ دەدات ئازادە بۆی دەنگ بچێ دەدات هیوادارم ئەو خەڵکە بتوانن گۆڕانکاریەکان بۆ خۆیان بەدەستی خۆیان بکەن بە قەڵەمەکانیان ئەو بژاردنمە بێلایەنێکی سیاسی دەکرێت خۆتان نەزان پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و زۆنی زەر بە تایبەتی ئەوەی پێدەوترێت حکومڕانە یانەوەی کە هێزی هەیە لەم سنوورانەدا هەڵبژاردن لەم سنووراندا بەڕێوە چن ئەگەر لە سنوورەکانی دیکەشدا بەڕێوە بچن ئەمە بۆ خۆمان بانگەشەی دیموکراتی بوو فیدرالی بۆ حکوومەتەکەی خۆمان دەکەین بۆ حزبەکانی خۆمان دەکەین نەهاتوین لەسەر هەڵبژاردن شەڕەت تەقە بکرێتن ڕێچێتی چەندین ساڵە هەموو ئەنجامی هەڵبژاردنێکی قبول بووە و زانیوێشتی وەزع یەکێتی بە ئاقاری خراپدا ڕۆیشتۆ لە ناوخۆ کێشەمان هەبوو ئەنجامەکەشیمان قبول کردووە تەمە نادەکەین برایانی پارتیش بێنە ناو پرۆسەکە وەکو باقی حزبەکانی تری هەرێمی کوردستان ملاحەزە تێبینیشان هەیە دەتوانن بیگەین شوێنی خۆی بەڵام ئەوەی کە هیواداری نەگاتەوە ئاستەی زۆنی سەوز و زەردی تێدا بەکاربێت لەبەر ئەوەی هەرێمی کوردستان هەرێمی کوردستانە ئۆباڵی تێکچوونی هەرێمی کوردستان بەسەر زۆنی زەرد و کەسک زۆر قرس دەبێت بکەوێتە سەر حزبێک بۆیە لە هەرێمی کوردستان زۆر گرنگترە لە یەکێتی هەرێمی کوردستان زۆر گرنگتر لە پارتی هیوادارین پارتیش ئەو زەخت و ئەو داواکاریانەی کە هەیەی لە پێناوی ئەوەی کە هەرێمەکەمان لە دەست نەچێت و تووشی ئەو فراغە سیاسی نەبێت کە ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی کوردستان تێکەوتووە ئەگەر هەرێم تێی بکەوێت وابزانم قورستر دەبێت یەکێتی لەسەر ئاستی پارێزگاری هەولێر کاندیدەکانی چۆن دیاری کردووە ئێمە وەکو پارێزگای هەولێر ئەمە سێ مەڵبەندی ڕێخستنمان هەیە مەڵبەندی سەی هەولێر مەڵبەندی سۆران مەڵبەندی کۆیە دیارە کە ئاستی پارێزگای هەولێر دێت لیستەکە ڕێک دەخین دەبی لەگەر ئەو دوو مەڵبەندەش ئێمە بەیەکەوە دەتوانین ئەو لیستەمان وەکو لیستی هەولێر دەستنیشان بکەین دیارە کۆمیسیۆنی عراقی بۆ هەر کورسیەک بڕیاری وایە دەتوانین دوو کاندید دەستنیشان بکەین ئارەزومەندانەیە بۆ خۆت کاندیدێک دەستنیشان دەکەی یان دوو بەڵام لە بڕیاری کۆمیسیۆنی عراقی بۆ هەر کورسێک دوو کاندیدا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نەک لە هەولێر لە پارێزگاکانی تریش بۆ هەر کورسێک دوو کاندید واز دەستنیشان کردووە ئەوەی هەولێریش 34 کاندیدی بەبەر دەکەوێت خۆشبەختانە لەگەڵ یاسای بازنەکان جیا بۆ ئێستا ئێمە دەزانی 34 کاندید لە پارێزگای هەولێر دەچێتە پەرلەمانی کوردستان جامەرزنی ئەو 34 کاندیدە لە هەر حزبێک گرنگەوەی نوێنەری هەولێر لە پەرلەمانی کوردستان 34 پەرلەمانتار دەبێت ئێمە بۆ ئەو 34 کورسە 68 کاندیدمان دەستنیشان کردووە بە بەرچاوکردنی ڕێژەی ژنان کە لە سەتاسی دەبێژن وێت لیستەکەی ئێمە سەتاسی زیاتریشی ژنە و تەنها نەهاتوین لە کادیر و لە خەڵکی ئەندامی یەکێتی تێدابێت توێژی و چینەکانی کۆمەلگاشی تێدایە لایەنی ئاینی تێدایە پزیشتی تێدایە هەروە بێتەوە کۆتاکانیش برایانی مەسیح و تورکمانش لە لیستەکە ئێمەدا هەیە ئەو خاڵە بۆ من گرنگ بوو مەسەلەی کۆتاکان هیچ کەسێک هەیە لە پێکاتی مەسیحی و تورکمانیەوانە بەشدار کردبێت لە لیستەکەیەوە دایان کاندید بێت بەڵێ بەدڵنیایش پێت دەرێم هیچ ئەندام نین لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی ئێستا لە لیستەکەی مە خۆیان کاندید کردووە چ ئەو برایەک مەسیحیە چ برایە تورکمانەکەش بەڵام پێمان خۆش بۆ خۆیان بێن لە خۆیان لە ناو لیستەکەیمە بە دەنگێکی کەمتر دەتوان بچنە پەرلەمان بەهۆی ئەوەی ئەگەر دەنگێک بۆ خۆی لیستێک دروست بکات ئەو کات سەعری کورسی وەکو باقی حزبەکانی لێدێت لەوانەیە ئەو لیستە و کەسە بەکتنی دروستی بکات ئەو کا سەعری کورسی 15,000 دەنگ ناتوانێت بەڵام کە دێ لەگە لیستێکتر هاوبەشی دەکات دەتوانێت بە دەنگێکی کەمتر بچێت پێشمان خۆشە پەرلەمانەکە هەروەکو ڕۆحی شادوێت بە ڕێزمان جەلال داوای کردبوو کاتی خۆی پێداگیری کردبوو ئەو پەرلەمانە تورکمان مەسیحی هەموو قەومیاتەکانی تێدابێت ئێستاش ئەمە بە خۆشحالیەوە بە سینفراوانیەوە ئەگەر خەڵکی دیکەش هەبارە ناو لیستەکەی خۆمان جێمان دەکردەوە ئێستاش ئەوان وەکو بەشداربوویەک لە قەوارەکەی خۆی لە کۆتاکەی خۆی بەشدارن هەردووچیان ئەگەر هەڵبژاردن بکرێت چاوەڕێ دەکەن دەنگی یەکێتی لە سنووری هەولێر چۆن دەبێت ئەگەر هەڵبژاردن بکرێت وەکو ئامادەکاری ئەمن ئاگادارم بۆی کراوە تاوەکو ئێستا کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیستعدادی 100% هەڵبژاردننی هەیە ئەو هەڵبژاردنەی داهاتوو ژێشێک دەبێت لە هەڵبژاردنە هەرە پاکەکانی لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بەهۆی ئەوەی ئەو خەڵکی کە کارتی بایۆمەتری پێ کارتی بایۆمەتری درێژخایەن واتە بەڕسمەکە کەسی تر ناتوانانی ئەو کارتی لێ بەکاربێنی بچی دەنجی پێ بدات تەنها خودی خۆم دەتوانم دەنجی پێ بدەم سوودمەند نییە بۆ هیچ کەسێکی دیکە لە وەکو لە هەڵبژاردنەکان ڕابردوو باز دەکرا ئەو لیستەی ئێمە ناوی زیادەی تێدا ناوی مردی تێدا ناوی دووبارەی تێدا ناوی هێز و
خەڵکی تری تێدا کە داهاتن دەیان کردە چالاچی بۆ خۆیان ئەم دەنگمدا ئەو پازدەمدا ئەو 100 دەنگمدا ئەوە نەماوە ڕاست و دروست هەر حزبێک دەزانی خۆی چەند دەنجی هەیە لەو پارێزگایە ئەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان براوەی یەکەم دەبین لە پارێزگای هەولێر و تەوەقعی ئێمە وایە لە هەرێمی کوردستانیش ببینە براوەی یەکەم بەخۆی ئەوەی ئەمە نا ڕۆژێک لە ڕۆژان دەنگێکمان لەو هەولێرە بە دووبارە دابیتەوە نە دەنگێک کەسێکمان هەبێتن 2000 دەنجی بۆمە دابێت بەڵام هەمیشە غەدر لەمە کراوە ئەوەی بێت باسی دەکەم هەڵبژاردننی دەی 2021 بەڕێز کاک هەرێمی کەمالاغا غەدری لێکرابوو دەرنەچوو بوو دوای ئەوەی شەکوای تەقدیم کرد بۆ خۆتان دەزانن لە شەکواکە کاک هەرێم دەرچوو زۆر بە ئاسانیش دەرچوو بەڵام بەهۆی ئەو خڕوقات و تەزویراتە بوو کە نەتوانرا هەروە ڕۆنزیمان هەبوو لە کچێکی یەزیدی بوو بە هەمان شێوە ئەویش لەوەی دەرچوو دڵنیام لەو هەربژاردنە پاکانە حزبەکان هەمویان دەزانن خۆیان دەنجیان قورساییان چەندە هیوادارم ئەنجامەکە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو قبولی بێت هەربژاردنەکە ئەنجام بدرێت و ئەنجامەکە قبول کرا بێت بۆ خۆشتان دەزانن ڕاگەیاندنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو باری کەسر بۆ شکستی هەبووە کێشەی هەبووە لەگەر هەموو ئەوانەشدا لە سنووری خۆی پشتی هەموو حزبەکانی داوە بە محافزی سلێمانی گۆرانە مدیر عام لە حزبێکی تر هەیتی مدیر ناحیەیان هەیە قایمقامیان هەیە سەرجەم پشکەکان بەحس شێوازی هەڵبژاردننی ئەنجومانی پارێزگاکان دابش کراوە لە ئایندەشدا هیوادارین هەمان شێواز لێرە لە هەولێرش هیچ حزب و لایەن و کۆتایەک بێ بەش نەبێت لەو ئەنجامێک کە بەدەستی دێنیت لە سنووری پارێزگای هەولێر ئەخی خاڵمەوەیە چاوەڕێ دەکەن یانیەوەی کە باسی شێت کرد ئەگەر هەڵبژاردنەکان بکرێت یەکێتیە بێت بە هێز یەکەم لە هەرێمی کوردستان و بە تایبەتریش لە پارێزگای هەولێر وەکو پێم گوتی شێوازی بانگەشەی ئەو جارەمان زۆر جیایە لەگەڵ جاران شێوازی دەنگدانی دەنگدەران زۆر جیایە ئەگەر نمونەك زندیت بۆ بێنمەوە لە 2023 ئەنجومەنی پارێزگاکانی عێراق وەزیری ناوەخۆی عێراق نەیتوانی دەنگ بدە کە چوو کارتی بایۆمەتریەکەی نەبوو نەیتوانین دەنگ بدە نەیتوانین لە بەهۆی ئەجهیزەکانی کۆمیسیۆنی عێراقی متەقەدیمن جیهازی تەحقوقیان هەیە سیکۆسی و پیکۆسیان هەیە ئەو جیهازانە هەمووی لەگەڵ یەکتری ڕابط کراون بە کۆدەکانیان یعنی کەسێک ئەگەر ناوی لەو لیستە نەبێت لەو قائمەیە نەبێت پەنجەمۆرەکەی کە لە جیهازی تەحقوق دەدات ئاز نەداتە مۆزەفی تعریفە لە جیهازی تەحقوق وەرەقی سادرەکەی وەرناگرێت ئەو وەرەقی سادرە کۆدەکە سندوقێکی ئەتیادینی ئەو بەتال بیخوا سندوقەکە خۆی بەرمەزە کراوە ئەگەر ئەو کۆدا بەو پەنجەی ئازی لێ دەرکردنا ئەو وێزگەی دەردەچێتن دەیخوات ئەگە خارجی ئەو وێزگەیە بێ ئەوش ناتوانانی قبولی بکاتن و عەدوفەرزەکەی جیا لەوەش هەموو عەدوفەرزێک پێشتر بەس ئەلکترۆنی و ئێستا عەدوفەرز بێ دەویشە بەڵێ لەسەر ئەوەیە ئێمە دەڵێن لە هەولێر بەهۆی ئەوەی ئەو ڕاپرسیانە ئەو بۆ چونانێ ئێمە لە ڕابردوو کوردمانە ئێمە هێزی خۆمان لە هەولێر ئامادە بووە بەڵام دەنگدەری خۆمان لێمان زویر بووە دەنگدەری خۆمان لێمان ناڕەحەت بووە هیوادارین دوان شەنسی خۆمان پێ بدەنەوە تاقیمان بکەنەوە هەموو حکومڕانی هەرێمی کوردستان لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقی تاکە 2 ساڵێکە کە دانیشتوانی هەرێمی کوردستان پێوەی بنازن ئەوش 2 ساڵی یەکێتی بووە کە بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت بووە ئەو دەستکەوتانەی وی تاوەکو ئێستاکە بۆ تا مێژوەک لە بۆ حکوومەتی هەرێم لە 2 ساڵی یەکێتی کە سەرۆکی حکوومەت بووە لە هەموو ئەو دەستکەوتەکانی تر دەتوانێت جیاوازیان لەگەڵ بکرێت لە هەموو ڕوەک دەشتوان بۆ خۆتان دەستکەوتەکان بژمێرن ئێستا لێرە لەوانەیە کاتی نەبێت ئەو 2 ساڵەی ئەوان بۆ ئەمە ئێستاکە نازی پێ دەکەن خۆمانی پێ هەڵدەچێشین کە 2 ساڵ بووە ئەو پارەی کە دەهات بۆ حکوومەتی هەرێم دەخسترا بەردەست و خزمەتی هاوڵاتیان سپاس بۆ وەرەستان سپاس بۆ ئەنگۆش